خۆتان زان کە هەر سەردانەکەی سەرۆک پاڤڵ تاڵەبانی بۆ قەڵای شێروانە بینیتان قەڵای شێروانە و گەرمیان هەمی سەوزی پۆشی کەواتە بە جەماوەر و بەهێزی پێشمەرگە و بە بەرگری فراکەوتنەوە ئەیانوێ گەرمیان و کەلار و تەواوی ناوچەی گەرمەسێر سەوزپۆشکەن و ئێمە هەموو ئامادەی ئەوەین بۆ ئەو سەوزپۆشکردنەوە یەکێتی سەرکەوتنی یەکێتی لیستی شەهیدان لیستی ئەنفال و کەم ئەندامانی سەنگەر لیستی پێشمەرگە دەرینەکان بە سەرکەوتوی لەم هەڵبژاردنا بڕێنە دەرەوە و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازین هیوادارین ئەوەی کە مەبەستمانە بە تایبەتی بۆ بەغدا کە زۆر پێویستە ئەم دەنگدانە هەمووش ئەزان کەوایەکێتی نیشتمانی کوردستان تەنها داکۆکی کەرە لە مافی خەڵکی کوردستان و جەماوەری کوردستان و لایەنەکانی تریش ئەبینن بۆیە پێویستە نەکێزی پێشمەرگەی کوردستان جەماوەری کوردستانیش دەنگ بە لیستی یەکێتی نیشتمانی کوردستان لیستی شەهیدان بدەن تا خواست و ئاواتەکانیان بتوان لە هەرێم و لە بەغا بێن نەدی.